بەڵێ ئەزیزان فریاگوزاری سەرەتایی بۆ هەموو هاوڵاتیان گرنگە و بۆ هەموو کەسێک بە پێی پیشە جیاوازەکانیش گرنگە بۆ ئەوی کە ئێمە دوور بین لە هەر حاڵەتێکی نەخوازرا و کەڕ دەدات یەکێکیش لەو بابەتانی کە پێویستی بە فریاگوزاری سەرەتایی یەکێک لەو حاڵەتانی کە تووشی مرۆڤەکان دەبێتەوە پێوەدانە جا پێوەدانی مار بەیان دوو بەشت بێ یان هەر بابەتێکی تر بێ کە لە ناوچە دوورە دەستەکانە لە کاتی گەشتکردن و سەیراندایان لەو وەرزانی کە پێوەدان زیاترە و ئەو بە جۆرە مێروەیان ئەو جۆرە لە مار و خوشەکانی تایە کە پێ بە مرۆڤەوە دەدەن پێویستە ئێمە فریاگوزاری سەرەتایی بزانین بۆ ئەوی کە فریای ئەو کەسە بکەوین و ژیانی ڕزگار بکەین پێش ئەوەی بگاتە بنکێکی تەندروستی یان پێش ئەوەی کە ئەم کەسە زەرەری پێ بکات بۆی زیاتر دەربارەی ئەم بابەتە گفتوگۆ بکەین میوانداری بەڕێز حکمەت حەمەڕەحیممان کردووە سەرۆکی پەرستارانی سنتەری فریاکەوتنی سلێمانی کە لەم تاوەرە لەگەڵمانە بەخێرەکات حکمەت وەنیا خان پێشەوەی بچیتە لای پرسیارەکان تۆ هیچ شتێک پێوە یاویت من تەنها مێشوو لە پێوە یاوم من یەک جار دوو پشک پێوییان بەس نازانم دوو پشک بوویان نانی پێوەدانێکم هەبوو چوومە خەسخانەوەوانە دوای نزانی نەوت بینی چی بووە نەمزانی بەڵامی تر ینی عیلاجیان بۆ دەی زۆر باش کاک حکمەت سەرەتای پرسیارەکەم بە باس لە جۆرەکانی مار بکەین و پێوەدانەکانی ینی ئەو پێوەدانی مار چییە خۆشت ڕەنگە شارەزاتر بێ ڕوونکردنەوە ما بێتە لەبوار سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە بەڵکو بەبوونی ئەمەوە نەخۆشێک مارپەیانێک لە مردن نەجاتی بێ و هەمومان بەشدار بین لەو چاکە و لەو خێرەیە دیارە مار 3500 جۆر زیاتر مار هەیە لەم 3500 400 تا 500 یان ژەهراوین یعنی زۆر جار مارگەستن یەکسان نییە بە مردن زۆر احتیادێ ماریش پێوەی باو ژەهراویش نەبێ ئەمە ڕوو ئەدات دیارە سەیران خۆشە گەشت و گوزار خۆشە بەڵام زۆر جار احتیمالی هەیە ئەمەش توش بیت کە مارێک دوو پشکێک پێوەدات لەبەرەوە بێ بەرنامە هەبێ ئێمە چی بکەین ئێمە هەمومان نەزانین هەموو کارەساتێکی کتوپڕ بە چەند مەرحەلەیەکە ئەڕوات مەرحەلەی یەکەم هاوڵاتیە و ئەو کەسەیە کە لەگەڵیەتی مەرحەلەی دووەم ئەمبولانسە سێهم نەخۆشخانەیە لە یەکەم مەرحەلەیە زۆر گرنگە کە ئەو کەسەی لەگەڵیەتی بزانێت چی بکات ئەوەی کە لە ئەستۆی ئێمە هاوڵاتیانە ئەوەی کە ئەستۆی هاوڵاتیان ئەوەی کە بەرپرسیارەتی هاوڵاتیان ئەبێت بزانێت ئەبێت فێربین ئەبێ فریاگوزاری فێربین هی هەموو شتێ نەگەیمار و هەوڵ بین بەشداری دەورات بکەین لە یوتیوبە بەشداری ئەبێ دەورە بینین ئەبێ فێربین خۆمان بەدوایە بگەڕین ئەمەیەک مار عادەتەن زیاتر لە هاوی ناچالاکە لە زستانە سڕە و نایەتە دەرەوە زۆرترین کاتی کە لە بە خەڵکەوەیات لە هاوی نایەن دوو پشک بە ڕۆژ نییە بەشەویەتە دەرەوە زیاتر دوو پشک لەو شوێنانەیە کە لێ لەژێر بەردایە خۆی شارێتەوە بە ڕۆژ سێرەکەی ئەچێت بەردێک خەڵگەڵایەتەوە چێتە بندرەختێک دەزەکە بە ناوی گێیایە درەختێکی هێناوەتە ژوورە بۆ ناو خانۆکەی شتێکی هێناوە دارێکی هێناوە ئەلم جۆرە پێوەیە ئەو بەشە و یەتە دەرەوە ماریش بە هاوین زیاتر ئەتوانن بە خەڵکەوە بات بەڵام لە 150 ژەهراوینین مارەکان لە 150 ژەهراوینین زۆر باش ئەوانیشی ژەهراوین وازەم لە کوردستانە کاک حکمەت زۆرینی لەو جۆرە ژەهرە کوشندەیە کە پێوە بە دەم و دەست کەسەکە جانە دەست باوانە باش خۆی مار بە ڕوونکردنە بۆ مار عادەتەن زەحمەتە تۆ جیایکەیتەوە بڵێ ئەمە ژەهراوی وە ژەهراوینەوە بەڵام بەعاد وەکو عەلامەتەکانی ئەڵێن ئەوانەیەن کە زبرن کە سەریان سێ گۆشەیە کە کلکیان کورتە ئەمانە ژەهراوین بەڵام دوای تۆ بە نیشانەکانی کە تەسیرەکەی لەسەر نەخۆشەکە ئەزانی ئەمە ژەهراوی بووە یان ژەهراوینەوە باش گریمان کەسێک لە سەردانی گوندێکی کردەوە لای خزم و کەسوکاری یان چۆتە دەشت و کەژووکی و بۆ سەیران و سیاحەتێک شتێک پێوەی ئەدا نیشانەکانی پێوەدان چین لەسەر جەستە یەک دوو ئەم پێوەدانە کاریگەری نەرێنی لەسەر چ با بڵێن بەشێکی لاشەی مرۆڤەیە و تووشی خەتەری ئەکات ترسناکیەکە ئەگەر فرێ نەکەوین بەڵێ نیشانەکانی مارگەستن طبعا ئازاری پێوەدانی مار کەمترە لە ئازاری دوو پشک ئازاری زۆرە یەکەم نیشانەی پێوەدانی مار شوێنی پێوەدانەکەیە کە دوو خاڵە نیشانەکانی دوو پشک هاتە یەک خاڵە ئەمە یەکەم شوێنەکەی کە سەیرەکەی سێرەکەی دوو شوێنە دوم زۆر جار لەوانە هەر مارەکەیە دوو پشکەکە ببینی لەو ناوەیە سێم نیشانەکەیەتی ئازارە شوێنی پێوەدانەکەی ئازار ئەمە هەر بیدایەتەن دوای وردەوەردە احتیمالی سووربوونەوەی هەیە
دوایی نیشانەکانی تر احتیمالی ڕشانەوەی هەیە، دوای احتیمالی گێژبوونی هەیە، تا وردە وردە ڕوا بڕە و هینە خراپەکان نیشانە خراپەکان. تەسیری لەسەر چی هەیە؟ تەسیری یەکەم لە شوێنی برینەکە هەیە و تەسیری لەسەر لاشە هەیە. وەکو تەسیری لەسەر وێنەکە زۆر جار ئەم پێوەدانەوەکات ئەم شوێنە خانەکانی تێگەشکێنێ، خانەکانی تێگەشکێنە و ماسوولکەکانی تێگەشکێنێ. ئەمەنە تەسیرەکەی زۆرە زۆر جارمانەکە ژەهراوی بە بەتایبەتی لە ئوسترالیا لە ئەمریکا لەوانە بێتەوەی بڕینەوەی ئەو پەلە. تەسیرێکی تری تەسیرێکی ژەهرەکەیەتی تەسیر لە مێشکەکە. ئێمە ئێستا لە لەشە ئۆتۆماتیکی هەیە بەشێکی مێشکەیە من علاقەم نییە بەسەرەوە دڵم چۆن لێە گورچی لەم چۆن لێ ئەمانە تەسیر لەم شوێنەی مێشکەکە هەموو شتێک تێکەیە لەدانی دڵت تێگەیە پستانی خوێن تێگەیە. وای لێت ئێستا من شتقو دەیەم ناتوانم شتقو بم هەرچی لیکە بەدەمایەتە دەرەوە کەف بەدەمایەتە دەرەوە ئاو لە سیەکانمان کۆ بێتەوە هەناسەم تێگەچێ ئەو ئیعازانەی کەمێ لە مێشکەوە یەن بۆ لەش هەمووی تێگەیە تەسیر لە مێشکە. زۆر جار پێوەدانەکە تەسیر لە دڵەکە احتیمال بێتە هۆی وەستانی دڵی. زۆر جار پێوەدانەکە تەسیر لە گورچیلاکە ئەبێتە هۆی وەستانی گورچیلێ. تەسیر لە بینینەکە تۆ کە تەسیر مەشکرد بینینە تەواو نابێت. زۆر جار تەسیر لە ماسوولکەکانی لەش ئەکا ئەو ماسوولکانی کە ئیرادی و ئەوی لا ئیرادی ئەوەی خۆویستە و خۆنەویستە ناتوانانی بیان جوڵێنی ناتوانانی بیان جوڵێن. بۆیە زۆر جار هەناسە ئەوە سەرچووکە ئێمە بە ماسوولکە هەناسێن زیاتر تەسیر لە ماسوولکەکانی هەناسەدانەکە. طبعاً ئەمەش نیشانەی دوو پشت تۆزە درەنگتر تۆزە زووتر دەرەکەوێت، بەڵام نیشانەی مار پێوەدان تقریباً ئەوێت کاتی ئێوە جاری وایە 2 ساعاتیەوێت 3 ساعاتیە تا 6 ساعتی. بۆیە ئەوەی مار پێوەیە ئەبێ 24 ساعت لەژێر مراقەبەیەکە. باشە بەمای چنێک ئەو ژەهرە لە بۆ ئەگەر ژەهراوی بێمارەکەیان ئەو دوو پشکە بڵاو بێتەوە جسمی ئەو کەسە. بەڵێ ئەوە سێشت بڕیارەیە. بەڵێ سێشت بڕیارەیە. یەکەم جۆری مارەکە ئایا ئەو ڕێژەی کردوێتێ لەشەوە جۆرەکەی چۆنە یعنی ژەهری وایە زۆر سەریا بڵاو بێتەوەی مار هەر بکوژە ژەهری وایە درەنگتر بڵاو بێتەوە. شوێنی پێوەدانەکە دەورە بین ئێستا من مارەکە با بێرەمەوە فەرقی ئەوە بە پەلێکمەوە ئەمە تەسیرەیە. جۆرێکی تر ئێستا من تۆ ئەو هەرێکیمان جیاوازین بۆ خۆشی بۆ ناخۆشی بۆ خەفەت بۆ سەرما بۆ گەرما لەشی ئینسانی ژوایە لەوانەیە ئەلەرجی من بەقوت بێ حەسا من تەسیر زیاتر لە من بکە تەسیر لە تۆ کەمترکە شەخسەکەش دەورە بینێ. دووەم چارەسەرەکەی ئێمە چۆن لەگەڵ یا جوڵاوی نەتۆ نەبووینە بە سەبەبێک کە زیاتر بڵاویکەینەوە. کاکدانە دڵنیام کە تۆش هەندێک شتێ بیستۆ سەبارەت بە کاتی پێوەدانەوە. زۆر جار کەسەکە کە پێودانێکی هەیە قاچێ بەسم بۆی خوێنەکە نەڕواتە سەرەوەیان دەسی ئەگەر لە دەستیا بێت یان ئەو تا خوێنەکەی لا ئەبرێت هەڵەمژێر شوێنەکە برینارەکرێت. بەڵێ هەندێک لەو شتانە هەیە ئەمانە هەڵەنیان ڕاستن ئەو هەڵەباوانە چێکە لە کاتی فریاگزاری سەرەتایە سێ هەڵەی باو هەیە لە هینە ئەکرێ یعنی لە پێوەدانی مارە ئەکرێت. زۆر جار لاسایی خەڵک لە فیلمە ئەم شتانە زۆرە بەداخەوە زۆربەی فیلمەکان مستەشارێکی طبیان لەگەڵان نییە بڵێ ئەم شتە ڕاستەیان درۆ یعنی بۆ نمونە پارچە ئاسن ئەڵلقەکە دەرێن و تەقەیە لە قاپێکە بە هیچ شێوەیەک پارچە لە برینا دەرنایەت چونکە احتیمالە نزیفەکە زیاکەی احتیمالە شتێک ببری احتیمالە دەمارێک ببری. ئەمە غەڵەتێکە لە هەموو فیلمەکان هەموو بینیمان هەر وەک چۆن ئەگەر تایی ئۆتۆمبیلەکە پەنچەر بوو بزمارێکی تیا بوو ئەگە دەری بینی تاکێک سەفشە بێتەوە وەزەکە تیای بێ باشتر تاگێتە لای فیتەرێک ئەمە غەڵەتێکە. یەکێک لە غەڵەتەکان تر لە فیلمەکانە بینی هەڵمژینی شوێنی برینەکە. طبعا ئەم هەڵمژینە بۆ خراپە. یەکەم ئەگەر من ئەڵێم هیکە لە شاخت دەستکەوێ زەختێکی بەردەوام بێ لەسەری بێ ئەمە باشە. بەڵام من ئێستا بۆ منە هەڵیەمژم تفەکەم لێرەوە هەڵمژیەوە بەڵام کە دەمەم لابم چیەکە ئەم جارە باشترە ئەیبا چاکتر بڵاو بێتەوە و هەموو جارێ ئەماکە هەموو جارێ ئەم تۆ زەختەکەی دیزان ڕایەکێشە وەکو پمپی دەستی وەکو پمپ لێ کردووە ئەیبا زیاتر ئەمە یەک. دوو من خۆم ئایا ناودەمم کێشەی نییە برینیتیان نییە دانم کلۆر نییە ڕۆژێکیان دوو نەخۆشیانە نابوو نەخۆشخانە دوو برابوون یەکیان مار پێ بوو و یەکیان هەڵیمژی بوو ئەوەیان کە هەڵیمژی بوو دوای دە ڕۆژنجا لە نەخۆشخانە دەرچوو وەزعی زۆر خراپتر لەوەی کە مارەکە پێوەیە بوو. لەبەرەوە علمی تازاڵێ بە هیچ شێوەیەک هەڵمژی چونکە ئەڕوا ئەو ڕۆشتە تۆ ناتوانێت ڕێگرێت بە هەڵمژی نایێت. ئەوە یەکەم. دووەم بینە سەر برینەکە ئێمە پێستەکە دوو کونی تێبووە
ژەهرەکە ئەڕوا تۆ ئەم برینە زیاکەی هەڵمژین زیاترەکەی زووتر هەڵۆمژێ و دوایی ئەم برینە چونکە بە توبی نەبڕاوە چونکە بەشتی پیس بڕاوە تەسیری مارەکە نەماوە هەر خەریکی برینەکەی کە بە چەقۆکراوە تۆ هەم ڕۆژتە داویکە دەیێت تا ئەم برینە چاک بێتەوە ئەم برینەش ڕێگەی لێ ناگرێت بە هیچ شێوەیەک ئەمەیەکێکە لە غەڵەتەکان یەکێک لە هەڵەکانی تریش ئەم سێ هەڵەیە هەڵەکانی تریش بەستنێتی لێرەیە بۆن منە کەڵاڵی پەیام بۆ ڕێک ئاوی بۆ هاتووە ئەم بۆ ڕێ شکاوە من بچمە بە پینەی کەمیابە بۆ ڕێگە قەتعکەم کە بۆ ڕێگە قەتع کرد ئەمە ژیانی تیا نامێنە بە هیچ شێوەیەک کە تون بەستە ئەمە ئۆکسیژینی بۆ ناڕوا ئەمە خوێنی بۆ ناڕوا دوایی ئەبێ ئەم پەلە ببرێتەوە بەحساب ئەیانەوێ ژەهرەکە نەڕوا بۆ هەر ئەڕوا ژەهرەکە هەر ئەڕوا چونکە بۆ تۆ کە ئەیبەسی خوێنهێنەرەکانە گری کە خوێنهێنەرە گرت خوێن بەر ئەوەی کە خوێن لە دڵەوە ئەبا لە قوڵاییایە خوێن هەر ئەڕوا هەر ئەڕوا هەر ئەڕوا چی دروزە بێ ئاوسان دروست کە ئاوسان دروست بوو هەرچی خوێن بەر و خوێنهێنەرە کە پزە بێ خوێن ناڕەوە بەر ئەم منتیقەیە بۆیە زۆر جار ئەلغامەکە لێرە پەڕیوە دوایی مەجبور کە لێرە چونکە بە تەلبەستویانە زەڕاحەکەی لێرە بێتەوە یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەو ژەهرە یارمەتیدان نییە بۆ ئەم سێشتە نابێت بەسرێ لێرەوە نەئەبێت بیبڕین نەئەبێت هەڵیمژی باش ئەو هەڵە باوەکان ئەی ئەگەر ئێمە کەسێک خۆمان یان چواردەورمان هەچەنەوەی خۆی مار پێوەی بایان دوو پشکێک پێوەی لەوانەیە کەمتر بتوانێت خۆی فریاگوزاری سەرەتایی بۆ خۆی بکە خۆکە بکرێ باشتر بەڵام ئەگەر لە چواردەورمان کەسێک مارێک پێوەیدا دوو پشکێک پێوەیدا ئەو با بڵین لە بەرامبەر هەڵە باوەکانە ئەو ڕاستانە چین یا با بڵین ئەو کارە ڕاستانە چین ئەنجامی بدەین تا ئەیگەینە نەخۆشخانە یەکەم سەلامەتی خۆ و نەخۆشەکە باش من تەکید بم کە شوێنەکە ماری لێ نییە ئەم کەسە لەو شوێنە لە ئەو گژوگیایە لە ناو ئاوارچیای بێنمە دەرەوە بی بەمە شوێنێکی سەلامەت هەروکو غازەکە لە شوێنی غازەکە کە هەیە سەلامەتی خۆ ئەجا سەلامەتی ئەویش نەکوی خۆشە مارە پێوە بە ئەگە تاریکە بەلایتەوە ڕۆم یان بە دارێکەوە ڕۆم نەکوی مارەکەی لێبە بۆی مارەکە دوور خەمەوە لە قاچی لە دەستی ئەنجا من پەلامای ئەنجا کە ئێهێنمە شوێنی سەلامەت بە ڕۆشتن نایێنم ئەبێت مناڵە ئەیگرمە باوەش یان ئەچمە ژێر باڵی ئەو قاچەی ئەو دەسەی ئەو پەلەی بۆی نەجوڵانێ یان بەڕاکێشان ئەیهێنم لە پشتەوە ئەیگرمڕە بۆی چونکە هەموو جوڵانێک لێدانی دڵ زیاکە لێدانی دڵ زیاکرد چییە بێ ژەهرەکە سەریعتر بڵاو بێتەوە نابێ بجوڵێ ئەو پەلە نابێ بجوڵە کە پێوەیاوە هەوڵ بێن بە نەجوڵان ئەیهێنە شوێنی سەلامەت ئەمە یەکەم دووەم هەمومان نەزانین کە بترسین لێدانی دڵمان چیەکە زیاکە کە زیایی کرد یعنی چی سووری خوێن چالاکترە ژەهرەکە بۆیە تا ئەتوانین هێوریکەینەوە مەترسە خەمە نەبێ مناڵە بیگرینە باوەش هیچ نییە چەناکە زمار پێوەیە و هیچیش لێ ڕووی نایە ئەوە تەلەفۆنم کردو بۆ ئێزعاف ئێستا خەمە نەبێ من شدەزانم ئێستا شتێکە بۆکەم قەت هیچی هەر بە قسەی خۆش ئەگە برزانم حتا وەزعی خراپە کام شتەی پێکەنینە کە ئەمە ئەم کوڕەشت لە پیاوە قەومێ وای لێکین تەوزە ئارامیکەین و هێوریکەینەوە بۆی ئەو ترسەی بڕوە ئەوە دووریشی باشە بەڵێ سێم شوێنی پێوەدانەکە ئەچمە لای نەخۆشەکەەوە هەوڵێن جارێ بێنین داینیشێنی بۆ ئەوەی ئێستا مارەکەڵێ بە قاچ میویاوە بۆ ئەوەی لە دڵی بەرزتر بێ ئێمە وتمان لە نەزیفا بەرزیەکەینەوە بۆی خوێن بەڵام لە مار پێوەدانە ئەبێت لە دڵی نزمتر بێ ئەو شوێنی پێویترا بەڵێ ئەو شوێنە نزمتر بێ بۆ ئەوەی بە ئاسانی خوێن نەگەڕێتەوە شوێنی پێوەدانەکە ئەگە مە قەستێکم پێ بێ جلەکانی لا ئەبم ئەو شتەی کە ئەگە لە دەستیا بوو مستیلە سەعات کابۆی تەسک ئەمانە هەمووی لا ئەبم بۆ چونکە احتیمالی ئاوسان دروست بێ ئەمە بە گانگرین دوایی زۆر ناڕەحەتی ئەکا بازن هەرچی شتێک کە تەسکە بۆمباخ بۆ هەناسەی چکە احتیمال هەموو لەشی باوسێ ئەم شتانە هەمووی لا ئەبەین شوێنی پێوەدانەکە سیرەکە دیارەمە ئەگە زۆر جار شوێنەکەی دیارە دوو نقطای ئەگەر ماربێ ئەگە دوو پشت بینە خۆشم ئەبێ وریا بوو ئەگە دەستکێشم پێبێ دەستکێشە لە دەست بکەم باشترە باشترین شت احتیمالە کەمارەکە پێوە و تۆزە زەهریش بەملا بەولای برینەکەی ڕژابێ چیەکەین ئەی شوین بە ئاو سابوون بە ئاوی احتیادی ئەگەر ئەمە نۆرمۆسێلاینمان پێبێ زۆر باشە ئەوی پێوترێ مغەزی ئەوی مغەزی خوێ ئاوە بەس خوێ ئاوە شەکر نییە بەوە ئەی شوێن جوان بەڵام
بە کوحول نایشوین کوحول ئسپرتۆ ئەمە بەکارناین بۆ چونکە کوحول تۆزێ مول و لە خوێنەکان فراوانەکە کە فراوانیەکە هەڵمژین ژەهرەکە باشتر هەڵمژە بۆی بەکارناین تەنهاین خاڵێکی تر لە مارە ئێمە سەهۆڵ بەکارناینی لە دوو پشکا بەکاری هێنن ژەهری دوو پشک جیایە ژەهری ماجە بۆ ژەهری مار سەهۆڵ بەکارناینین چونکە ئەو خوێنمەین دروستەکە کە خوێنمەین دروست بێ کێشەیە یعنی ئەم منتقەیە ئەم شانانامی ئەمرێ تۆش ساردەکەیتە سەر خوێنمەینەکە یەکجارە بێ زیاتریەکە لەبەرەوە لە مارە سەهۆڵ بەکارناینین لە هینا بەکارێنی لە دوو پشکە دووەم کە جوان شتم ئەم شوێن دوان شتن هەوڵایەن بیجوڵێنم تەبعاً شوێنەکەی شتێکی پاکی لەسەر دائەنێم شاشێکی ئەگەر پاکم پێ بێ لەفافێکی پاک لەسەری دایەنێم باشە ئەنجا چی ئەەکەم شتێکی تر ئەەکەم ئەم پەلە ئەگەر مارەکە لێرە یا پێی پێ یان لێرە یا لێرە من هەوڵێم لێرە تا ئێرە بۆی بەستم هەموو پەلەکە ئەبەستم بە باندج بێ بەڵام ئەم بەستنە نابێت تون بێ و نابێت شلیش بێ ئەبێ پەنجەکانی بە دەرەوە بێ من ئەم پەنجانەی ببینم بۆی لەگەڵ قاچە ساغەکە ئەبێ یەک ڕنگ بێ نابێ مەروشین بێتەوە ئەم بەستنە بۆ چییە بەس بۆ ئێ من زەخت کەمکەمەوە لەسەر چی سووری خوێن لەم پەلەیە خاوکەمەوە کزیکەم من نامەوێت نەیهێڵم و ناشمێوێ زۆر بڵاو بێ تا بنڕانی ئەی بەستم نەتون نەشل تۆ بە نەخۆشەکەڵێ مەڵام تون نییە نا وتی تونە شلەکەم وتی شلە نابێتون ئەبێ ڕەنگی پەنجەکانی نەگۆڕێ باشە لە ئەگەری ئەوەی کە ئێمە فریاگوزاری سەرەتاییمان نەبوو خۆی زەڕور هەموو کەسێ هەیە بەڵام پەڕۆ بەکارهێنرایان جۆرێکی تر لەوانە ئامە زیانی هەیە ڕەنگە ئیلتیهابیان زۆربەی ئەمانەیە چن بۆ سەیران بەجلی کوردیەوە ڕۆن پشتێن زۆر باشە بۆ ئەمە پشتێنی پیاوان جامانە باشە ئەتوانین پشتێنەکە وەکو لەفافی لەکێ تایرە لی بەسی ئسعافاتی ئەوەلی ئەڵێ چی لە بەردەسایە بەکاری بێنە بۆ ڕزگارکردنی ژیانی ئەو کەسە دووسێ دەتوانی سەرپۆش بەکاربێنی وان دووسێ لە چک بەکاربێنی ئەمە تا ئێرە ئەبەسم ئەنجا شکاوی چۆن جێگیر ئەەکەین ئەوە جێگیری ئەەکەین بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نەجوڵێ چالاک نەبێ و سوڵ خوێن ئیش نکاتی ئەمە تەختەیە مەقەبا بێ کتێب بێ ئەمە تۆزێ درێژە دوایی توانی بیبڕنەوە لە دوو سێ شوێن ئەی بەسی ئەمە ئاسانە توانی بە دوو دار ئەتوانی بە لە دەژوی داری هەر لێ هەر لەیەکی داری لێ پەتی لێ شتی لێ دائما لێرە ئەی بەسین لێرە ئەی بەسین لەسەری شەوە ئەی بەسی ئەگەر قۆڵی بوو ئەتوانین بیکەینە بە ملیەوە بیبەسین بەم جۆرە ئەمە بۆەوەی نەجوڵێ ئەبێ ئاگامان لە ڕەنگی پەنجەکانی بێ زۆر گرنگەوە کە خوێن بڕوە خوێن هاتوچۆ بکە بەڵام بە شێوەیەکی زەرری زیاتری لێی دوایی بەڵێ ئەمە ئێستا حازرە بۆ گواستنەوە شتی نایە نەبی خۆ چونکە احتیمالی ڕشانەوەی هەیە برشێتەوە کێشەی هەناسە بۆ تۆ دروستەکە ڕاستە احتیمال بڕاتەوە بۆ ڕی هەوای ڕاستە دوای ئەوە ئێمە بگومان ئەبێ یان کەسەکە بگەینە بنکێکی تەندروستی یان پەیوەندی بە ئیسعافەوە بکەین لەم کاتە چڕن مایەک هەیە دوای ئەوەی لەم کاتانە عادەتەن ئەمانەی کەمار پێوەیانە لە شوێنێکی دوورن ڕاستە کە کاتێ من خەریکی ئەمەم تەلەفۆنەکەم بۆ 122 بۆی بگا هەتام چاکی ئێستا زۆربەی خەڵک چیەکە لە پێوەدانی مارە چونکە مەوکو پشتشکانیە بڵێم مەیجوڵانە تا ئەگەمە ئەوێ ڕاست زۆر جار سواری سارەکەیان کردووە ئەڵێ کاکە ئێمە بەڕێوەین ئێوە ژۆرن بەرە ڕۆمە سێرەکەی لە ڕێگە لە شوێنەکە یەکتر ئەبینین لە ڕێگە لە شوێنەکە یەکتر ئەبینین لەوێ چونکە کە من ئزعافەکە ڕوا دەرمانی پێ ڕاستە چونکە من نەخۆشە زۆر جار پەستانی خوێنی دابەزیوە زۆر جار بێ هۆشە بێ زۆر جار نەزیفی ئەبێ زۆر جار ئەگەر مارەکە زۆر ژەهراوی بێ خوێن لە دەمیەوە و لە کۆمیەوە و لە شوێن میسکن لە هەموو شوێنەکە خوێنێت دەروانە بێ بە نەزیفێکی بەخوا پرسیارێکی جدی بکەم ئەم 122 کە باسیەکەیت زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بیستمانە زۆر جار بەڕێوەبەری تەندروستی و توێتی لەبەرەوەی پارە سەرف ناکرێ بانزینمان نییە بۆ ئیسعافەکانمان بەڕاست من لە شوێنێکی دوورە دەست تەلەفۆن کەم بۆ 122 هەر بەڕاست 122 یە بفریام یاک ئەڵە وەڵای بانزینمان پێ نییە کاکە ئێمە سێنەوە ئیشەکەین وەکو 122 ئیشی یەکەممان وەکو نەقلی بینی نەخۆشخانەکان چ نەخۆشێک لە نەخۆشخانەیەک و بچێ بە نەخۆشخانەیەکی تر
ئەوە 122 بە بەفری تەلەفۆنەکەی بەڵە ئەمە هەمووی بێ بەرامبەرە هەمووی بێ بەرامبەر ئیشێکی ترمانەیە نەخۆشێک لە نەخۆشخانەیە و ئەمەلیات کراوە و ئەبێ بە ئێزعاف بڕواتەوە بۆ قەڵاتزێ بۆ کەلار ناکرێت بەهینوین ئەوەش ئەکەین هەر بە بێ بەرامبەر زۆر جار نەخۆشێگەیە ئەیبەن بۆ ئێران بۆ ئەمەلیات بەزێ بە ئێزعاف بڕوە ئۆکسجینی پێویستە ئەوەش هەرەکەین تا سنوور بەس خەڵک داوا بکە تەلەفۆن بۆ 122 بکە ئیشێکی ترمان کارەساتە کتوپڕەکانە هەر کارەساتی کتوپڕ کە ڕوو بات خەڵک تەلەفۆن کە جارە سەوتەکەی هینەکرێت ڕیکۆرد دەکرێت ئەگەر ئێمە کەم تەرخەم بین لە نەڕۆشتنی زعاف دوایە توانێت دوای شکاتکە ئێمە بەرپرسیار بین بەڵام شتی وا نابێت بە هەموو شێوەیەک زعاف دەرەچێت و بێ بەرامبەریش من دیانێ دو سێ ڕۆژنامە پێش ڤیدیۆیەکم دەرکرد کە ئزعافەکەمان چیتیایە یعنی کەم شدەیە لە ناو تەواری سلێمانیە لە ناو ژووری تەواریە وەکو سەکشن وەکو هەرچی ئەوانەی کە پێویستە بۆ حاڵەتێکی کتوپڕتیایەتی تەواریکی بچووکە ئەم بێمەعاشیە زۆر جار تاسیری کردووە لە ئیشەکەی ئێمەش کەمی عەدەدی ئزعاف قەرە باڵقی ڕێگە ئەگینا ئزعاف هەر دەرەچێت ئێمە زۆر جار لە نوێژەین کە ئەڵێن کۆدی سوورە حادسەی سارەیە نوێژەکە بڕین ئەڕۆین بۆ حادسەکە مستحیلە خەڵک تەلەفۆنکە و ئزعاف نەیەت يعني هەر ڕۆ ئزعاف باش ئەو متمانەیە دروست بووە لەو کە حاڵەتە نەخوازراوەکانە خەڵک پەنا ئەباتە بەر ئیسعافیان 122 کێشەکەمانەوە یەکەم هەموو کەس نازانێت کە 122 چێ بەداخەوە ئەوە یەکێک لە کێشەکانە نازانی یەکەم دووەم بەعام خەڵک متمانەی بەشتی حکوومەت زۆر جار کزە بێ بە بۆنەی زروفەوە بەڵام ئێمە کە ئەمە سەیرەکەین ئەمە ژیان و مردنی خەڵکە ئێمە ئەمە بۆ خۆمان یەکەین یعنی کەسوکاری خۆمان چۆن بێ ئاوا لەگەڵ یاجۆڵەوە کە من ئەزانم یەکێک لە ماتۆڕ وەرگڕاومە کوڕە فەقیرێک ئەمە پارەی بۆ ئەسیاریکی پێبوو ئەمە چەند چەناش لێگەینەوە لەبەرەوە ئەبێ خەڵک متمانەی بە ئێمە هەبێت کە تەلەفۆ ئەگەر ڕجان من ئەو گلەیەم هەیە خۆیان یەکێک حادسێکی ساری توش بووە ماتۆڕی توش بووە پشتی عەزیەتی بووە خۆی ئەیهێنە بۆ نەخۆشخانە لە 150 ئەوانەی ئێستا لەسەر قەرەوێڵەن هی غەڵەتی یەکەم دقەیە کە هەڵیان گرتووە بردویانە زۆربیان ئەوەیە زۆر باش لەبەرەوە کاکە تەلەفۆنکە مستا ئەنجا شتێکی تریش ئێستا لەوێ یەکێک فیشەکێک بنێ بەیەکەوە و بکوژێ تۆ تەلەفۆنکە بڵێ ئزعاف وەرە دوایی کەس ناڵێ بە تۆڕێکا کە ئەم تەلەفۆنە بۆ کرد هیچ بەرپرسیارەتێکی قانونی لەسەر نێ بە هیچ شێوەیەک مەترسە و تەلەفۆنکە با کە سوکاری خۆشە نەبێت و تەلەفۆنەکە بڵێ ساف لە فڵاش باش بێنەوە سەر تەوەریکە خۆنش کاتمان نەماوە وەزم یەک دەقەمانماوە بەڵام هەوڵین یەک دوو دقەی کە ژوەرگین لە دەرێنەر خۆ پاراستن ئێمە چین بۆ کەژووچێوە چین بۆ سەردانە چین بۆ چۆن خۆمان پارێزین لەوەی کە شتێک پێوەمان نەیە تەبعاتەن ئەمانە کە پێوانەیە باخیان هەیە دە ڕۆژە بەجێیان هێشتووە کە تۆ ڕوویتەوە یعنی جارە پێش هەموو شتێ ئێمە بەیانیان و ئێواران با ئەسکارەکان بخوێنین ئەوی خۆی لەگەڵا بێ هەموو کەسی لەگەڵایە ئەوی خۆی لەگەڵ کەسی لەگەڵانە ئەو ئەسکارانە زۆر زەرورە ئینسانە پارێزێ لە زۆر شت یەکێک لەوانە ژمارە دوو پشکە و فەرمودەی لەسەر ئەتوان سەیریکەن ئەمە یەکەم دووەم کە نعلێکمان داناوە پێڵاوێکمان داناوە دە ڕۆژ لەو باخە تۆچی خێرا لە پێی مەکەکە هەڵی زەنە بیتەکەنە بزانە هیچ نەچۆتە ناوەکەی بەتانیە کە داناوە لە ماڵەکەیە بیتەکەنە دۆشەک ژێرەکەی چونکە دوو پشک دایمان چێتە ژێرشتەوە بەردێکە ئەجوڵێنی بەو ئاسانیە مەیجوڵێنە ژێرەکەی احتیمال دوو پشکێ دارێک لە دەرەوەیە تۆی بێتە ژوورۆی سووتێنی نازانی چی پێوەیە جوان سەیریکە بازان پێرە لە تەلەڤیزیۆن لە فەیسبوک بینم مبەردەیەکیان بردوتە ژوور و مارێکی تایە لە هەولێر تۆ لە دەرەوە داناوە ئەمە یەکەم دووەم ماڵەکانمان ئەوانی کە لە دەرەوەن با تەلهێڵەکی هەبێ هەمویان پەنجەرەکان کە هیتە دەرەوە قەپاتیکە کە پسیکە درستە ئاچووکە تۆ بەجێڵی نازانی چی ئەتەژێرەوە سێم کە ئەچین بۆ سەیران کە ئەچین بۆ گەشت با پێڵاوی باشمان لە بەرابێ باجلی درێژمان لە بەرابێ هەوڵ بن حتا بیکین بەژێر هینەکەیە با کراسمان ئەوە شۆڕ نەبێ بیکی بەژێر قایشەکەیە باش بۆ هیچ نەچێتە ژێرەوە درستە دوو سێ حاڵەتێکی تریش دائما بە شەو کەینە دەرەوە لایتمان پێ بێ قاج لە هەر شوێنە دانەی جوان بەلایتەکە سەیریکە و ئەنجا بڕۆ دەست ئەی لە درەختێک چەند کەس ئاوا پێویاوە پێشەوەی دەستبی لە درەختەکە لای تەقەنە بزانانی چ پێوە نیە ئەنجا دەسی لێ کوێرانە نەڕۆی لایت زۆر یەکێکی تر لە خۆپاراستن هەوڵ بین جانتایەکی فریا گوزاریمان پێ بێ ئەمە یعنی هیچی تیانە باسێک لە جانتاکە بێت چی تیابێت ئەو شتێک کە بە پێی توانە ئێستا من کار ڕۆم بۆ سەیران پێشەوە یعنی یا پراخ و شیش و شتانە بێت جانتاکەم حازرکە
چونکە زۆر ناخۆشە خەفەتە خۆی کە شتێکی لێ بقۆمە تۆ هیچی پێ نەبێت خانوویەک لە سیتەگەکەی تۆ 6 دەفتەری تێچێ جانتایەکی فریاگوزاریشی باتیا بێت هەنێ لەفافی تێکە هەنێ گۆزی تێکە با مەقەسێکی تیابێ پلاستەری تیابێ ئەوە پێڵێن نۆرمە سەلاین ئەوە نایکەینە نەخۆشەوە بەس بۆشتنی برین زۆر چاکە ئەیشویت و بەمانە بی بەسەتا هەموو شتی سەرەتایین ئاسانە شتیان نیە بەسەر بچێ بە ماڵماوە بیگۆ دەرمانی تێ ناکەین ئەمە چونکە تۆ لە ناو سارا بەجێڵی گەرەمە بێت ڕاست نابێت دەرمانی تیابێ بەس ئەو شتانە زەرورەکە تیابێت یەکێک لەو ذکرانەی کە ئەعوذ بکەلیمات الله تامات من شر ما خلق پێغەمبەر صلی الله فەرمووی ئەگەر ئەوە بخوێنن هیچ ئەوانەی کە زەرەریانە پێوەدانە پێوەت نادا بۆیە جگەل لە ئەسکارەکانی بەیانێنێران ئەم دوعایش ئەم زیکرشکا فەرمێ ئەعوذ بکەلیمات الله تامات من شر ما خلق یعنی هەوڵ بین زوو بیخوێنی بەتایبەت کاتە چینە دەشت و دەر بۆی پارێزراوە بین ئینشەڵڵا. سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانی بەڕێز حکمت حەمەڕەحیم سەرۆکی پەرستارانی سنتەری فریاکەوتنی سلێمانی. دەخوا بەخێر بێت بەخۆت و بووکەڵەکەەوە هەموو جارە ئازێت تێن و ماندوو دەکەین بەخێر بێ.